مامۆستا فەتحوڵڵا گولەن ڕایدەگەیەنێ هەوڵێک بۆ دروستکردنی شەڕی ناوەخۆ و پێکدادانی گروپە ئیتنیکی و مەزهەبیەکان لە ئارادایە. مامۆستا فەتحوڵڵا گولەن لەسەر دوا پێشاتەکانی وڵاتی تورکیا ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. گولەن لە ڕوونکردنەوەکەدا ئاماژە بە هەوڵێک دەکات بۆ دروستکردنی شەڕی ناوەخۆ لە تورکیادا و داوا لەو کەسانە دەکات کە وڵاتی خۆیان خۆش دەوێت ئاگاداری ئەو هەوڵە بن. لە ڕوونکردنەوەکەدا گولەن باز لە کودەتاکانی 27 ئایاری ساڵی 1960 و 12 ئەیلولی ساڵی 1970 دەکات و دەڵێت لە ڕابردووشدا بە هەمان شێوە کۆمەڵگەیان بەسەر دوو بەرەدا دابەش کرده بوو کە بە بەرەی ڕاست و چەپ ناو دەبران و ڕۆڵەکانی میلەتیان بە گژیەکدا دەکرد. ئەم ڕۆژ سیناریۆیەکی هاوشێوە هەیە و دەیانەوێت ڕووداوەکانی ڕابردوو دووبارە بکەنەوە. هەروەها لە ڕوونکردنەوەکەیدا گولەن سەرخۆشی لە کەسوکاری قوربانیەکان دەکات و داوای ئارامگرتن و خۆڕاگریان لێ دەکات. لە چەند ڕۆژی ڕابردوودا 44 هاوڵاتی لە شاری ئیستانبول و 14 هاوڵاتی لە شاری قەیسەری بەهۆی کردەی تیرۆریستیەوە گیانیان لەدەستدا. دوا بەدوای ئەم ڕووداوانە لە شارەکانی ئەنقەرە، ئیستانبول، بۆرسا، کوجایلی هاوڵاتیان ڕژانە سەر شەقامەکان و بارگرژی زۆری لێکەوتەوە. لەو شارانەدا تەلارەکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە و پارتی کۆماری گەل جەهەپە و زۆر پارتی تر بەرهێرشی خۆپیشاندەران کەوتن و زۆربەیان سووتێنران و گەلوپەلەکانیان بە تاڵان بران. ڕوونکردنەوەکەی گولەن جگە لە وشیارکردنەوەی هاوڵاتیان بەم شێوەیە بەردەوام دەبێت. لە دوێنێەوە تا ئەمڕۆ کۆمەڵێک دەستی شەڕ لەلایەکەوە گروپێکی کۆمەڵگەیان هانداوە بەڕژێنە سەر شەقامەکان. لە بەرامبەر ئەوانیشدا گروپێکی تریان هانداوە و هەردوو لایەن بە گژیەکدا کردووە. ئەم دەستە شەڕە بەم شێوەیە هەوڵی بەدەستێنانی بەرژەوەندیەکانی خۆی داوە. گەر تەماشای ڕووداوەکانی 27 ئایاری 1960 و کودەتای 12 ئەیلولی 1970 بکەن، ئەوە دەبینن ڕووداوگەل و پەشێویەکی هاوشێوەی ئەمڕۆ ڕوویداوە و لە سەرەتادا هاوڵاتیانی بەسەر بەرەی ڕاستڕە و چەپڕە و دابەش کردووە و پێی ناوە بەدەماری هەردوو لایەندا و کردوونی بەگژ یەکتریدا. دواتر لە سەرخوێنی ڕژاوی هەردوو لە دەسەڵات و سەڵتەنەتی خۆیان قایمتر کردووە. ئەوەی ئەم ڕۆژ ڕوودەدا زەمینە خۆشکردنە بۆ پێکدادانی گروپە ئێتنیکی و مەزهەبیەکان و تەنانەت خوددا لە ئەگەرێکی وەها بمان پارێزێ زەمینە خۆشکردنە بۆ شەڕێکی ناوخۆیی سەرتاسەری. پێویستە هەموو هاوڵاتیان بە هەموو ڕنگ و دەنگ و جیاوازیەکانیانەوە ئاگاداری ئەم هەوڵە بن و بەگوێی ئەو دەنگانەوە نەچن کە بانگەشەی پێکدادان و تۆڵەسەندنەوەی هاوشێوە دەکەن. بەڵام بەداخەوە هەندێک لە پیاوانی دەوڵەت، هەندێک لە کەسانی میدیایی و قەڵەم بەدەستەکانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بێباکانە زمانێکی توندوتیژ و ئاژاوە هەڵگیرسێنەر بەکاردەهێن و بارگرژی نێو کۆمەڵگەیان زیاتر کردووە و زەمینە بۆ بێک هەڵپرژان ساز دەکەن. بەڵام لە ڕاستیدا دەبۆ ڕووداوگەلێکی هاوشێوە لە جیاتی بانگ و هاوار بۆ کوشتن و کوشتار بە عەقڵ و ژیری و لە سەرخۆیی چارەسەر بکرایە. لێرەدا شوێنی خۆیەتی کە ئاماژە بەوە بکەم کە هاوسۆزانی بزاوی خزمەت دوورن لە هەموو کارێکی شەڕ و پێکدادان و توندوتیژی و ڕژانە سەرشەقام. جارێکی تر دووپاتی دەکەینەوە کە هاوسۆزانی بزاوەکە سەرڕای ئەوەی بەرهەڵسکارانیان چەندە کاری توندوتیژ و نایاساییان بەرامبەر ئەنجام بدەن، ئەوان لە سنووری دەستور و مافە دیموکراسیەکان دەرناچن و هیچ کات پەنا بۆ ڕێگەی ناشەرعی نابن. بزاوێک کە کاری ئەرێنی کردووە بە دروشمی خۆی وەکەر تاکێکی کۆمەلگا کە وڵاتی خۆی خۆش بوێت و بەڕازگۆیی و شەرەفەوە مامەڵە بکات لە چوارچێوەی یاسا و شەرع و توانایاندا بەرگری لە ماف و حەقی خۆیان دەکەن و بە هیچ شێوەیەک بەدەم بانگەشەی ئەو دەستە ڕەشانەوە ناچن کە سیناریۆ و پلانجێڕیان کردوتە پیشەیان. لێرەدا دووبارە سەرخۆشی لە خانەوادەی شەهیدەکان دەکەمەوە و هیوادارم خوددا ئارامگریان پێ ببەخشێت و بەرچاوڕوونیش بدات بەکار بەدەستانمان. ئەوانەشی پلانی خوێناوی دادەڕێژن، خوددا پلانەکانیان بەسەر خۆیاندا بهێنێت. لە کۆتاییدا هەموو کەس بانکێشتی هێزی گەورەی نزاکردن دەکەم و دەڵێم خوددایە یەکڕیزیمان بپارێزە، نێوانمان باش بکە و تەبایی و ڕێککەوتن بخە نێوانمانەوە. هەر کەسێک کە شایستە بێت هیدایەتی بدە، کاری چاکە بخەرە ناو دڵ و مێشتیانەوە. گەر کەسانێکی شەبن کەمل بۆ کاری خێر با نەدەن و بە دوای پلانجێڕی و شەڕەوە بن، ئەوە داوا دەکەین پلانەکانیان سەر نەگرێت و مەرامەکانیان بۆ نەچێتە سەر.